بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێ و لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان دەخوازین کە ئەمڕۆژ با دڵ و دەرینێکی ئارام و بە تەندروستێکی باشەوە گوێویستی بەرنمەکەمان بووی کە سوودمەند من لە تەواوی برگە و بابەتەکانی ئەمڕۆمان. سڵاوی خۆتان لێبێ و هیوادارین ڕۆژێکی باش و تەندروست و سەلامەتان هەبێ. ئەمڕۆژ لە پەیامی ڕۆژەوە بە کۆمەڵایە تەوەر و بابەتینەوە لە خزمەتتانن کە هیوادارین جێی سوود و ڕەزامەندی ئێوە بێت. کاتەوەری یەکەمی ئەمڕۆمان تایبەت کردووە بە مامۆستایەک و زانایەکی ئاینی گەورەی کورد کە هەم مامۆستا بوو، هەم بانکخواز بوو، هەم نووسەر بوو، ژینگە دۆستێکی زۆر تایبەت و مامۆستایەکی زۆر گەورە کە لە ئێستادا نەماوە بەڵام یاد و کردار و ڕفتارەکانی تا ئێستاش لە دڵ و دەرونی هەموو خوێندکاران و ئەو کەسانە داماوە کە خۆشیان دەویست. ئەویش مامۆستا شەماڵ موفتیە کە لە ساڵی 2016 کۆچی دوایی کرد و ئێستاش ئەمڕۆ میوانێکمان بۆن کردووە کە قوتابی مامۆستای و کۆمەڵێک لە بەرهەمەکانی مامۆستای کۆ کردوێتەوە و زیاتر گفتوگۆی لەبارەوە دەکەین بزانین چۆن توانیوێتی کار لەسەر بەرهەمەکانی مامۆستا بکات. بەڵا زان و خۆشەویستان بەدەر لەو بابەتەش بابەتێکی دیکەمان هەیە کە باسکردنە لە قوتابیانی پۆلی 12 کە کۆمەڵێک کێشە و گرفتان هەیە بە تایبەتی تر کە لە ماوەی مانگی ڕابردوودا بەوەی سەرماسۆڵەوە و ماوەی چەند ڕۆژێک پشوو بوو ئەمەش کاریگەری هەبوو لەسەر پرۆسی خوێندنەکەیان و هەروەها باس لەوەش دەکەین کە پۆلی 12 ساڵانی ڕابردوو وانەکانی پۆلی 11 و ئایا کاریگەری هەبوو لەسەر پۆلی 12 بوو پێی کە ئەو ساڵانە بەهۆی بایکۆت و بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە خوێندن بە شێواز لە شێوازەکان وەستاوە بزانین بەگشتی کێشە و گرفتەکانیان لە ئێستادا لە چییە و ئایا چارەسەری کێشە و گرفتەکانیان کراوە. لەگەڵیشیدا کۆمەڵێک برگە و بابەت و زانیاری دیکەمان هەیە. دەستپێک دەچینە لای گۆڕانکاریەکانی کەشوهاوە سوپاس بۆ خۆی گەورەکە لە شەو بارانێکی بەخود دەبارێت لە سلێمانی نازام شارەکانی دیکە پێکەوە بینەری کەشوهاو دەبیمزانی شارەکانی چۆنە شارەکانی دیکە چۆن ئەمڕۆ لە پلەی گرمیدا پێکەوە بینەری دەبین. بەڵازان و خۆشەویستان لە بابەتی یەکەم و تەوەری ئەمڕۆماندا گفتوگۆ دەکەین لەبارەی کێشە و گرفتەکانی قۆناغی 12 خوێندکاران بزانین ئەمساڵ کێشە و گرفتەکانیان خۆی لە چی دەبینێتەوە هەروەها باز لەوە دەکەین کە ئایا چارەسەری کێشە و گرفتەکانە دەبێت. بەڵام پێشەوەی بچین لای ئەو بابەتە سرودێکی ئاینیمان هەیە کە بۆ دڵدەرونی هەموو لایەکمان پێکەوە گوێبیستی ئەو سرودە دەبین. نسألك يا من هو الله الذي لا إله إلا هو الرحمن الرحيم الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر الخالق البارئ المصور الغفار القهار الوهاب الرزاق الفتاح العليم القابض
المعز المذل السميع البصير الحكم العدل اللطيف الخبير الحليم العظيم الغفور الشكور العلي الكبير الحفيظ المقيت الحسيب الجليل الكريم الرقيب المجيب الواسع الحكيم الودود المجيد الباعث الشهيد الحق الوكيل القوي المتين الولي الحميد المحسن المبدئ المعيد المحيي المميت الحي القيوم الواجد الماجد الواحد الصمد القادر المقتدر المقدم المؤخر الأول الآخر الظاهر الباطن الوالي المتعالي البر التواب المنتقم العفو الرؤوف مالك الملك ذو الجلال والإكرام المقسط الجامع الغني المغني المانع الضار النافع النور الهادي البديع الباقي الوارث الرشيد الصبور الذي ليس كمثله شيء وهو السميع البصير اللهم صل أفضل صلاة على أسعد مخلوقاتك سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم عدد معلوماتك ومداد كلماتك كلما ذكرك ذاكرون وغفل عن ذكره لازان و خۆشەویستان لە بابەتێکی ئەمڕۆماندا گفتوگۆ دەکەین لەبارەی ژیانی کەسایەتیەک و زانایەک و بانخوازێکی گەورەی کوردستانەکەمانەوەیش مامۆستا شەمال موفتیە کە 6 ساڵ بەر لە ئێستا بەهۆی نەخۆشیەکەەوە گیانی لەدەستدا بەڵام تاوەکو ئێستا وتار و پەیوە جوانەکانی و وتە جوانەکانی هەمیشە و بەردەوام لە نێو خەڵکدا تا ئێستاش کاردانەوەی هەیە و خەڵک گرنگی پێدەدات و لە سۆشیال میدیا بڵاوی دەکاتەوە. ئەم مامۆستایە پێی وابوو کە پەروەردەیەکی دروست کرۆکی ئیمانە، پێی وابوو کە لە ڕێگەی پەروەردەیەکی دروستەوە بۆ گەنجان بۆ کۆمەلگایەکی تەندروستێتە ئاراوە، هەمیشە بە وتە جوان و هێمن و لەسەرخۆکانی بە مامۆستایەکی میانڕە و ناسرابوو لە نێو خەڵک و لە نێو کۆمەلگادا خۆشەویستێکی تایبەتی هەبوو. و ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانێک کە قوتابی بووە لە خزمەت مامۆستادا بووە کۆکەرەوەی بەرهەمەکانی مامۆستا شەمال موفتی بووە کە دواتر گفتوگۆی لەبارەوەی دەکەین و باز لە گرنگی ژیانی دەکەین و باز لە پەروەردە و ڕۆشتی دەکەین وەروەها باز لەوە دەکەین کە ئایا ژیانی چۆن بەسەر بردووەوە کۆمەڵێک بەسەرهاتیش لە ژیانیدا هەیە لەگەڵ میوانەکەماندا گفتوگۆ لەبارەی دەکەین. حەزەکەم ئێستا ئاماژە بە بەسەرهاتێ بم کە خۆی بەڕێزیان لە چاو پێکەوتنێکدا لە کۆندا باز لەوە دەکات کە ڕۆژێک یەکێک لە قوتابیەکانی سفری هێناوە لە دەرسەکەی ئەمدا و بەڵام لە دەرسەکانی تردا نمرەی باشی هێناوە. لێ دەپرسێت بۆچی لەوانەکەی ئەمدا دەرەجەیەکی کەمی هێناوە و سفری هێناوە. ئەویش دەڵێت من هەم کتێبەکە لە ژێر ڕحلەکەمان بووە توانیمە هەموو بابەتەکان بنووسمەوە، هەم مامۆستا فڵانمان لەسەر بووە کە توانیمە بە تەواوەتی جواب بەمەوە و دەرەجەی تاو بێنم. مامۆستا لێ دەپرسێت کاتە بۆچی قۆپیت نەکرد بۆچی غشت نەکرد؟ ئەویش دەڵێت مامۆستا لەبەر بەڕێزی ئێوە لەبەر کردار و ڕەفتاری ئێوە نەمتوانیوە لە دەرسەکەی ئێوەیە، چونکە مامۆستایەکی نمونەیی بوو، پەروەردەکارێکی بەتوانا بوو، زانایەکی ئاینی بوو کە هەموو کردار و هەڵسوکەوتەکانی لە دوای خۆدا بەجێ هێشتۆ بۆمان و بۆتە نمونەیەکی باڵا و بەرز بۆ ئێمە. بەڵێ مامۆستا جیاواز بوو لەوەی کە لە مامۆستایان و بانخوازانی تر کە ئەویش بە هێمنی بە لەسەرخۆی شێوازی وتارەکانی پێشکەش بە کۆمەلگا و بە گەنجان دەکرد کە دواتر لە بەرنامەکانی ترماندا لە تەورەکانی دیکەماندا گفتوگۆ لەبارەی ژیانیەوە دەکەین. بەڵام ئێستا دەچینە لای ڤیدیۆیەک لە سۆران پێشانگایەکی قوتابخانەکان کراوەتەوە کە قوتابیان ئەو نەخش و کۆمەڵە شتی زانستیان داناوە لەو پێشانگایەدا پێکەوە بینەری دەبین.
ئامان زبان ئەوەیە کە زۆر قوتابیمان هەیە کە ڕەنگە لایەنی زانستیان باش بیتن لە قوتابخانە دیارن و مامۆستایان دەستخۆشیان لێ دەکەن و هەروەها لەلایەن دایک و باوکەکانیشەوە دڵیان پێخۆشن بەڵام ڕەنگە قوتابیمان هەیە هەم لایەنی زانستی باشەوە هەشە ڕەنگە لایەنی زانستیەکەی وەک پێویستنەی بەڵام کۆمەڵە بەهرەیەکی زۆری تێدا بەهرەی هونەری تێدا بەهرەی وەرزش تێدا دەمانەیە ئەو بەهرانە بە دیار بێخین و ئەو بەهرانە پیشان بدەین ئێمە ئەو پێشاگامان کردیتەوە بۆ ئەوی قوتابیان تعبیر لە هەستی خۆیان بکەن بە شاعیری خۆیان بکەن تەبەن بۆ قۆناغی بازنەی دووەمە پۆلی 4 و 5 و 6 من نامسە لە قوتابخانەی عشقی سۆران ئەمڕۆ بەشداریم کردووە لە پێشانگەیەک بەکردنەوەی ئەوە وێنەکەم سنەومانە لە فیلمی فرۆزن. یەکەمی جا سڵاو من نامکانیە پۆلی 6م لە قوتابخانەی عشقی سۆرانم من و هاوڕێکانمان بە یارمەتی مامۆستاکەمان هەستان بەکردنەوەی ئەو پێشانگایە ئەوە وێنەکەم بەواتای شەوێکی ساماڵە ساماڵ شەوێکی تاریک ئەستێرە جوانەکان و مانگە گەشەکە هاتوۆتە دەرەوە. Hello, I'm a 6th grader student and my name is Chira. Me and my friends today we opened this art exhibition with the help of our teacher, and this is my picture that I draw. It's like a sunset, especially in summer when it's really hot. ئەمەە وێنەم دروست کردیا وێنەکەشم باس لە پارتەیە ژیان دەکات کە دەبێت بازە ژیانەی دەبێت هەموو کاتێک ژیان ڕەنگا و ڕنگ بێت. وڵازان خۆشەویستان بابەتێکی سۆشیال میدیامانەیە کە لە چەند ڕۆژی ڕابردووە لە نێو سۆشیال میدیادا کاردانەوەی هەبووە بڵاو بووە لە نێوان هاوڵاتیان داویش مامۆستا دلێر گەرمیانیە لە شاری مەدینە باز لە گەورەی فەزلی مەدینە دەکات باز لە خۆشەویستی شاری مەدینە دەکات لە لای پێغەمبەری ئازیزمان درودی خوای لەسەر بێت پێکەوە بینەری ئەو پارچە ڤیدیۆ بین کە مامۆستا دلێر گەرمیانی وتارێک لە شاری مەدینە پێشکەش دەکات. ئەم فەرموودە ئاگاتان لێ بێت ئەم مدینە پیرۆزە طبعا مدینە خوای رب العالمین بەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پیرۆزی کردن مەکەش بەوەی پێغەمبەر ئیبراهیمەوە یعنی حرام مانای چییە یعنی کۆمەڵێشت ئەوە نە پیرۆزە کۆمەڵێشت لێرە قەدەغەیە داری بشکێنیت ڕاوی یان لە بەرەکانی بکەیت لە مدینە کەوا بوو لێرە ئەبینن دواتری شەڵا شەوی شەگەر خوای یارمەتیماندا فەضڵەکەی بە درێژی من باسەکەم چۆن خورمای عەجوەکەی ئێمە وەکو موسڵمان باوەڕمان پێیەتی ئێمە قسە ناکەین بۆ کەسێک لەگەڵ ڕێزمە کە پێغەمبەری باش نەناسی صلی الله عليه وسلم سنەتەکانیشی باش ناناسێت کاتێ ئێمە ئەزانین ڕسوول الله صلی الله عليه وسلم باسی گڵی مەدینەمان بووە کە ئەمە مەبەستەکە بوو خۆڵی مەدینە وە بە عەمەلیش من خۆم خەڵک ئەناسم کە نەخۆشی هەبووە نەخۆشی لە چاوی هەبووە ئەو فەرمودەی جێبەجێ کردە خوای گەورە شفای داوە دوعاکردن ئەگەر کەسێک گومان بەرامبەر فەرمودەکان دروست کات بەرامبەر قورئانیش نییە شەیطان گومانە خاتە دڵیەوە چونکە بۆ قورئان فەرمێشی ئەگەر برای ئاەتەکەم بیر بخاتەوە أعوذ بالله من الشيطان الرجيم وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان کەوا خوای گەورە خۆیە فەرمی ئەگەر بەندەکانی پرسیاری منی کرد نافەرمیە قل لەبەرەوە خوای گەورە نزیکە خوای گەورە في السماء على العرش بەڵام بعلمی وقدرەتی نزیکە لە ئێمەوە
ئەفەرمێ بەندەکانم پرسیاری کردم من نزیکم وەڵامیانە دەمەوە ئێ باشە بۆ دوعای زۆرمان قبول نابێت ئەمە لێرە شەیطانیمان بۆ دروست نەکە بۆ ئەمە خوا خۆی وا فەرمێ جاری وایە دوعا وەکو ئیبن قەییم فەرمێ وەکو سیلاحی وایە ئەو دەسەی کە هەڵی ئەگرێ ئەزانێ لەکوێیدا جاری وایە ئەدا لە شوێنەکە شتێک بۆتە مانع ئەوی چییە جاری وایە ئینسان حرامە خوات حرامەکە نایڵێ دوعاکەی قبولکە نا جاری وایە پێغەمبەری خوا فەرمێ خوا دوعای دڵی غافڵ قبول ناکات ئەمە دوو جاری وایە دوعاکە خوای گەورە تۆ دوعاکە داوایەکەی دوعاکە زەرەری توی تای خوا تۆی خۆشەوێ دەوڵەمەندت کا لەوە چێ تیاچی توش من خەڵک ئەناسم تا نەیبوو لە مزگەوت بوو قورئانێکی باشی لەبەر بوو ئێستا نوێژ ناکە تاوانەکە کە تووشی غرور بوو بڵێ خوایە چی خێرەوەم بدەرێ کە من لە شوێنی شارەتم پێکە جاری وایە خوای گەورە تۆ داوای مناڵی دەکەی خوای گەورە تۆی خۆشەوێ احتمالە مناڵێک داتی ئەو مناڵە کافر بێت و تۆش کافر کات احتمالە حرام بوو بەهۆی ئەوە تووشی حرام خواردن بی کەوا بوو ئەوڵێ خوایە چی خێرەوەمان درێ شایەتەکەم لێرە چییە ئێمە باوەڕمان وایە خۆڵی مەدینە بەرەکەتی هەیە چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمودەکەیە ئەفەرمێ ئەگەر کەسێ نەخۆشیەک تەیە تۆ شوێنێکت نەخۆشە هەر کەسێ ئێستا بۆ خۆی منن بڵێن هەز بە ئازارێ لە شوێن مەکەم ئەم پەنجە دەخەیتە دەم ئەوە کە تەڕ بوو ئەیدل ئەو گوڵە هەڵی ئەگرێ بسم الله تربة أرضنا بريق بعضنا ريق أو أوين ناوديك ناودمته يشفى سقيمنا بإذن ربنا شفاء دي بۆ نەخۆشەکەمان بە ئیذنی پەروەردگار ئەوە لەبەرەوە هەندێک شوێنیشێ لەبەرەوەی خۆڵی دەروی بۆ هێنن بۆ زراعەت و شتۆمانەی سە بە تایبەتی مەکە کە ئەڵێ ئەو دارەی کە خوا سەوزی کردووە بۆت نییە ئەو دارە بشکێنی بەڵام ئەو گڵەی کە هێناویانە بۆی ئەو دارە داری مەکەی پێ ناوترێت شایەتەکەم لێرە ئەم فەرمودە هەیە فەرمودەیەکی صحیحە کە هەروەکو چۆن باسی خورماکەمان کرد ئەو گڵەش شیفایە بەو شێوە طبعا هو يقدنق العلماء كلاوي كمدينة أقريت وخلافي ثانية بودروا المدينة خلافي لسرة بلام أويك يقدنق العلماء لسر قلي مدينة بهر براي هر خوش كيو سنة جيب جيب كاك وكو إشارات بيكل دس خيتنا ودمد أين لك برزي كيت ولي دعاء وشيا كي أو شواني بيا مسحة كي خيت سر أو شوانات أو شواني مسحة كيت أو دعاء أخواني بسم الله تربة أرضنا بريق بعضنا يشفى سقيمنا بإذن ربنا خواي قورا شفائنا خوش يوم لايق مامدا شفاء خوش مامدا أو خوش كشغلة تلفوني أبو كردين خوا بو خاطري اسمي أعظمي خوي بفضلي خوي بالرحمة خوي شفاء خو مامدا دل مان خوش كان نخوش يكاني دل مان يا نخوش يكاني دنياي مان يا عيب كان مان خوا بو خاطري اسمي أعظمي خوي شي علاقة بدين وبشي بدن خوا شفاء مامدا خوا عاقبتي من يوج بخير بقري خوا باداش ننداتو يا ربي خوا شفاء أو نخوشش دا كداوي كذا بو خاطري اسمي أعظمي بەڵێ خۆشەویستان ئێستاش دەچینە لای پامنێرمان ڕێناس ئەرسەلان لە ڕانیەوە بە شێوەی ئەزلایف بۆی ئابادە کردوین بزانین زانیاریەکان لای ئەو چیە و چی بۆ باستوی دەزان. راپەڕینیش هاوشێوەی بەشێک لە شار و شارۆچکەکان شەپۆلێکی بارانبارین دەستی پێکردووە دەمەوێت ئاماژە بەوە بدەم لە بەشێک لە شوێنەکان باران و ڕەشەبا بەیەکەوە بوو و بەشێک لە شوێنەکانی تریش تەنیا باران باریوە و دەمەوێت ئاماژە بۆ بدەم لە ئێوارەی دوێنێەوە لە بەشێک لە ناوچە شاخاویەکان بەتایبەت لە سنووری پشدەر و لە سنووری قەندیلیش بەفر باریوە دەمەوێت ئاماژە بۆ بدەم لە سنووری ئیدای ڕاپەڕین ئەم ساڵ ڕێژەیەشی باش باران باریوە کە ئەمەش سوودبەخشە بۆ کشتتوکاڵ هەروەها ئاوی ژێر زەوی بەڵێ ئەمە زانیارەکانی کەش و هەوا بوو لە سنووری ئیدای ڕاپەڕین کە بە ئێوەم ڕاگەیاند. خۆشەویستان دەچینە لای پامنێرمان سامان فەتاح لە هەڵەبجە لەگەڵمان نەبزانین ڕۆژی کەش و هەوای هەڵەبجە و دەوروبەری چۆنەکە پێم وابێت هەڵەبجە لە شوێنەکانی دیکە بارانێکی باش باریەوە کە دەڵێن 16 ملیم باران باری لەو ناوچەیەدا. سامان سڵاوی خوا لێبێت و دوایین زانیاری چالاکیەکان چین و ڕۆژی کەش و هەوا چۆنە لەوێ؟ سامان سڵاوی خوا لێبێت و کەش و هەوای ئەوێت چۆن ئەمڕۆ؟ بەڵێ دانیار سڵاوتان لێبێ سڵاو لە
بیسەر و بینەری کەناڵی ئاسمانی پەیام بێ دیارە لە درنگانی شەوی ڕابردووە شەپۆلی بارانبارین ببوورە سنووری پارێزگای هەڵەبجەی گرتووەتەوە کە بە پێوە زانیارانی کە من دەستم کەوتووە لە کەشناسی هەڵەبجەوە کە کەمێک پێش ئێستا قسەم لەگەڵاکردن ڕێژەی بارانبارین بۆ ئەم ساڵ گەشتووەتە 340 ملیم بارانبارین کە ئەمە جێگەی دڵخۆشیەکە جیاواز لە ساڵی ڕابردوو کە تاکو ئەم بەروارە تەنیا 230 ملیم باران باریوە کە دیارە ئەماش بەپێی کە قسەم لەگەڵ ژمارێک لە جوتیاریم سنوورە کردو دەربارەی ئەوەی کایە تا چەند مەترسی وشکە ساڵیە لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەوان ڕاگەیان کە خۆشبەختانە تا ڕادەیەک مەترسی وشکە ساڵی ڕێیوەتەوە لە سنووری پارێزگای هەڵەبجەکە و مەترسیە نەماوە ئەمەش لە دوای ئەوە دێت کە لە ماوەی ڕابردوودا ڕێژەیەکی زۆر بەفر و باران لە سنووری پارێزگای هەڵەبجە باری و بۆ ئەوەی کە ڕێژەیەکی زۆری کانی و کارێزەکان و بیرەکانی سنووری پارێزگای هەڵەبجە و ورامانات بەگشتی ببوژێنەوە و ئاویان تێبێتەوە کە ئەمە کاریگەری زۆر باشی دەبێت لەسەر وشکە ساڵی لە سنووری پارێزگای هەڵەبجە کە ئەو جوتیارانە ئاماژیان بەوە کردووە کە تا ڕادەیەکی زۆر باش مەترسی وشکە ساڵی لە سنووری پارێزگای هەڵەبجە نەماوە لەبەرەوە ساڵی ڕابردوو کە ئەوە ڕاگەێنراوە ساڵێکی وشکە ساڵی ناوزەندکرا ئەم ساڵ خۆشبەختانە لەلایەن شارەزانی بواری کشتتوکاڵی و ئەو کەسانی کە زیاتر ئەزموندارن لە بواری زەویزار و کشتتوکاڵی ویان ڕاگەاندووە کە ئەم ساڵ خۆشبەختانە مەترسی وشکە ساڵی تا ڕادەیەکی زۆر باش ڕێوەتەوە نەماوە بەپی پێشبینەکانی کەشوەواژ لە تا درنگانی ئەم شەویش بارانباری لە سنووری پارێزگای هەڵەبجە بەردەوام دەبێت و ڕۆژانی ئایندە تا ڕادەیەک کەشوەوە خۆرەتا و جۆ ئاسایی دەبێتەوە بەڵام لە ڕۆژی جومعە و ڕۆژی یەکشەمەی داهاتووتر بارانبارین و شەپۆلی بارانبارین لە سنوورەکە دەست پێ دەکاتەوە. زۆر باشە سامان بەگشتی پارێزگای هەڵەبجە لە ڕووی ئەمەترسی لافا و کەشوهەواکە یاخو شوێنەکەی چۆنچۆنیە بۆ ئەوەی کە ئەمەترسی لافاوی لەسەر یەکسەر ئەگەر حاڵەتێکە بارانێکی بەخۆر ببارێت و بارانێکی زۆر ببارێت تیمەکانی شارەوانی و بەرگری شارستانی بەشێکی زۆریە و ئاوەڕۆ و ئەو بابەتانانە پاک کردوێتەوە بۆی کە مەترسی لافاو کەم ببێتەوە و چەند بەشێکی لەبەرەوەی سروشتی ناوچەی هەڵەبجە کەوتوتە شوێنێکی بەرزترەوە لە چاو شوێنەکان و شارەکانی ترێرەمی کوردستانەوە کەمتر مەترسی لافاو لە سنووری پارێزگای هەڵەبجە بە تایبەتی سنتەری هەڵەبجە ڕوو دەدات ئەوە وەکارەکەی دەگەڕێتەوە بۆی کە سندوقی و ئەو ئاوەڕۆی گونجای و پێویستی بۆ کراوەوە تەنیا چەند گەڕێکێکی کەمی ناو سنتەری هەڵەبجە کە ئەوانیش لە چاو بەشێکی زۆری گەڕەکەکان لە چاڵیدان ئەوانە مەترسی لافاویان لێ دەکرێت بۆ هۆشداریان پێدراوە ئەو ڕێوشوێنانانی کە پێویستن لەلایەن بەرگری شارستانی و شارەوانیەوە بۆ ئەو ناوچانە کراوە. سامان لەگەڵەوەی کە باران دەبارێت بە گوێرەی ئەو هەڵمەی دەمیشت بێ پلەی گەرمان زۆر دابەزی و لەوانێ زۆر سارد بێ لێ. ئێستا سارد دانیار بەڵام وەکو بەفرەکە نا ئێستا تقریبن 20 پلەیە کە نزمترین پلەی گەرمی 20 و مادام بارانەکە دەبارێت لەگەڵ بارینی بارانەکە کەشوەوە تا ڕادەیەک جێگیرە هەرچەندە سارد و سەرمایە هەرچەندە منەبێ ئاماژەش بۆ بکەم کە تاکو ئێستا ژمارەیەکی زۆری هاوڵاتیانی سنووری هەڵەبجە بەشەنەوتیان وەرنەگرتووە ڕاستە ناحیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە ئەو نەوتی کە حکوومەت یاریێم وەزیری سامانە سروشتەکان بە بەڵێنی پێدابوون بەشێکیان پێیان دراوە بەڵام تاکو ئێستا سنتەری ناوشاری هەڵەبجە و بەشەنەوتیان وەرنەگرتووە و ئەمەش لە کاتێکدایە کە بەرمیلێک نەوت لە بازاری ڕشتا بە 165,000 و 70,000 با وڵاتی دەفرۆشرێت و بەشێکی زۆری وڵاتیان ژوو دەگەنە بەنزیخانەکان نەوت دەکردن کە ئەویش بە شێوەیەکی تیجاری و بازرگانی بەگرانتر با وڵاتیە فرۆشرێ بەشێک لە وڵاتیان بڕەنەوتی ساڵی پاریان وەرگرتووە کە بە 90,000 دابشەکەش بۆ جێگەی نیگەرانی وڵاتیان لە ئێستاشدا ئەو وڵاتیانی کە بەشە نەوتیان وەرنەگرتووە یاخود نەوت لە ماڵەکانیان دانیە ئەم ڕۆژانە بە نامواری و بە ناڕەحەتی دەگوزارێنن نەوت دەکردن بۆ پێداویستی ئەم ساڵیان. قەیرانی غاز لە سلێمانی و هەولێر و چەند شارێکی دیکە هەبوو لە پارێزگای هەڵەبجە ئەوە هەبوو و ئێستاش ماوە ئەو قەیرانە
قەیرانی سوتەمەنی یاوشەوەی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان قەیرانی سوتەمەنی بەگشتی بڵێن لە غاز لە نەوت لە بەنزین تاکو ئێستا ژێ ڕۆژانە لە دوو بەنزینخانە تەنیا بەنزینی 690,000 حکوومەتی عێراق دابەش دەکرێت کە قەیرانێکی زۆری دروست کردەوە لەلایەن شۆفێرانەوە چەند کاتژمێرێک لەسەری بەنزین وەرگتن دەوەستن بۆی کە بتوانن بەنزین وەربگرن قەیرانی غازیش تاکو ئێستا چارەسەر نەکراوە و نەوتیژەوە ئاماژەم پێکرد تاکو ئێستا سنتەری ناوشاری هەڵەبجە نەوتیان پێ نەدراوە. بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان سامان فەتاح کە زانیاریەکانی لە شاری هەڵەبجەوە بۆ گواستینەوە وەکو دەزانن سەرما ڕووی لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان کردووە یەکێکی لەو شوێنانە هەڵەبجە بوو سواز بۆ ئەوەی کە لەگەڵمان نبووی زانیاریەکانە بۆ گواستینەوە. بەڵام زان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان و خۆشەویستان لە بابەتێکی ئەمڕۆمان کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین باز لە کەسایەتێک و بانخوازێک و چالاکێکی گەورەی ئەم میلەتەمان دەکەویش مامۆستا شەماڵ موفتیە کە 6 ساڵ بەر لێ ئێستا گیانی سپارد و کۆچی دوایی کرد بەڵام تاوکو ئێستا وتار و پەیڤە جوانەکانی لە دڵ و دەرونی هەموو لایەکمان ماوە ئێستاش زۆر جار کە دەچیتە سەر سۆشیال میدیا دەبینین بابەت و وتارەکانی هەر لەلایەن هاوڵاتیانەوە گرنگی پێدەدرێت و وەدادەنرێت. بەڵێ لە ڕۆژی ڕابردوودا ساڵیادی وەفاتکردنی مامۆستا بوو بەڵام قەدەرەن ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەتمان لەسەر کردووە لەگەڵ یەکێک لە قوتابیەکانی کە بەشێکی ژیانی لەگەڵ مامۆستادا بەڕێ کردووە باز لە بەرهەم و ژیان و ئەو ڕووداوانی کە لە ژیانیدا ڕوویداوە گفتوگوی لەسەر دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا عادل شاسواری مامۆستای زانکۆ و هاوڕێی نزیکی مامۆستا شەماڵ موفتی دەکەین. مامۆستا گیان زۆر بەخێر بێن. سپاس بۆم دەرفەتانەکەم. مامۆستا ئەگەر باز لەو بکەین بەڕێستان سەرەتای ناسینتان و نزیکبوونەوەتان لەگەڵ مامۆستا شەماڵ موفتی چۆن چۆنی بوو و چۆن گەشتن بە خزمەتی مامۆستا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. سوپاسانەکەم بۆ سازکردنی ئەم دەرفەتەوە بۆ یادکردنەوەی ئەو پیاوە مەزن و گەورەیە کە بەڕاستی هەنگاوەکانی ژیانی ئەو وەکو داعیەک وەکو بانخوازێک ئەتوانم بڵێم هەمومان سوودمان لێ وەرگرتووە. هەر کەسێک لە کوردستانە بە جۆرێ لە جۆرەکان بەرکەوتنی هەبوو بێ لەگەڵ وتارێکی مامۆسا بە جۆرێک سوودێکی لێ وەرگرتووە وەکو باخێکی بۆن خۆش ئەگەر نەشت و بینە ناو تەواوی باخەکە و گوڵ بە گوڵی ئەو باخمان لەسەر نەکرد بێتەوە هەر لە دووریشەوە بێت وەکو هەڵمژینی گوڵاوێک بۆنێکی خۆش بەڕاستی سوودمان لێ وەرگرتووە و چێژمان لێ وەرگرتووە. ئەوە بەعدێکی گشتی بەڵام من وەکو بەعدی تایبەتی تقریبا حدودی 14 ساڵ لە خزمەت مامۆسا بووم لە ساڵی 1996
هەتاوەکو تقریبا 2008 بۆ 2009 تقریبا ئەو مدەیە من لە خزمەت مامۆستا بووم. ساڵی 1996 ئێمە کۆمەڵێک گەنج بووین لە ڕاگەیاندنا ئیشمانە کرد لە رادیۆ لە تەلەڤیزیۆن لە شوێنە گشتیەکانە ئیشمانە کرد. مامۆستا شەماڵ ئەو کاتە لە تەلەڤیزیۆن دەرنەکەوت بوو هێشتا لە رادیۆ شەش دەرنەکەوت بوو هێشتا. پێش رادیۆ تەلەڤیزیۆن لە مزگەوتی مەلا ئەمین لە توی مەلیک نزیک ماڵی خۆیان کە ماڵی خۆیان لێوێ بوو هەلو هەمان گەڕەکە بوو کە مزگەوتی مەلا ئەمینی لێ ئێستش مزگەوتەکار ماوە. لەو مزگەوتە کە مزگەوتێکی خنجیلان و بچکۆلەیە لەوێ دەرسێکی هەبوو شەوانە پێشکەشیە کرد. ئێمە وەکو کۆمەڵی گەنج کە دەنگ و باسی مامۆستا شەماڵمان بیست بوو کە کەسێکی داعیە و وتار پێشکەشەکە پێمان خۆش بوو بڕۆین بیبینین. یەکەم جار ئێمە ئەو کاتە ماڵمان لە شێمەحیدین بوو لەگەڵ کۆمەڵی گەنجی ترا کە هاوتەمەنی خۆمان بووین. من ئەو کاتە تەمەنم 24-25 ساڵێکە بوو. بەرەو مزگەوتی مەلا ئەمین شەو بوو وتیان شەو پێشکەشەکە شەوی چوارشەممە لێەوە بە پێ هاتین هەتاوەکو گەیشتینە توی مەلیک. ئەمە یەکەمین وتار و یەکەمین دیدار بوو. ئەمە یەکەمین وتار و یەکەمین دیدار دانیشین لەگەڵ ئەو هەموو خەڵکە کە هەمووی سەیری مامۆستایە کرد. مامۆستاش لەسەر کورسیەک دانیشت و وتاریەیە لە حەوشەی مزگەوتەکە. هەنجیرێک لە پشتیەوە بوو ئەویش لە بەردەمە و هەنجیرە هینێکی دانابوو مێز و کورسیەکەم بۆ دانابوو لەوێ وتارێکی پێشکەشە کرد. یەک دوو جار ئاوا ڕۆشتین و ئەم وتارانم گوێرێ بوو. بەڕاستی مامۆستا وەکو چۆن عالمێ گەڵێ دووشت لە ژیانە خۆشە قسەیەک دڵ وەربگرێ قسەیەک یعنی کە دڵ وەری بگرێ دڵێک قسە وەربگرێت. مامۆستا هەم دڵێکی هەبوو کە قسەی وەرەگرت و هەم قسەیەکی هەبوو کە بالفعلا چۆنا دڵەوە چونکە ئەوەندە هێمن ئەوەندە ئەهوەن ئەوەندە ئارام ئەوەنە پاک خالص بۆ خوا قسەکانیە کرد زۆر جوان لە دڵا جێگەی ئەبووەیەوە. ئێمەش زۆر متەئەسیر بووین پێی لەبێ لە خزمەتیا بووین چەند جارێک ئەو وتارانەی پێشکەش کرد. دوایی داوامە لێک وتمان مامۆستا ئەیین و تەسویرێکین بۆ تەلەڤیزیۆنیش و لە رادیۆش دایەبەسێنین. وتی باش سەرەتا لە رادیۆ دامان بەزاند دواتر لە تەلەڤیزیۆن هێواش پەیوەندی گەرم بوو لەگەڵ مامۆستا. یەک دوو جاجی ڕۆشتم بۆ ماڵیان عەرزم کردی هەن نزیکی ئەو مزگەوتەکەم. ڕۆژێکیان پێشنیاری ئەوم بۆ کەوتم مامۆستا ئەگەر ئینسان بیەوێت طول العمر زیاتر سوود لەم بابەتانەی جەنابەت وەرگرێ ئەتوانێت ڕێگایەکی تر بگرێتە بەر. وتی چ ڕێگایەک؟ وتم ئەوە الحەمدوللا ئێستا لە مزگەوتەکە جەماوەریکی زۆری هەیە لە رادیۆش جەماوەریکی باشی هەیە لە تەلەڤیزیۆنیش هێواش خەریکە خەڵک ئەدناسێت و جەماوەریکی هەیە بۆ نەینووسمەوە دانەدانی وتارەکان چونکە هەندێشت هەیە مامۆستا جەنابەت باسی ئەەکەی علمین فلان زانە و فلان کتێب و فلان لاپەڕ و فلان تیۆری فلان ئەوە لە حەزەیەک ئینسان ناتوانێت لەبیری بمێنێت. دوایی هەر ئەڵێ مامۆستا قسەی علمی جوانی کرد بەس نازانێ وتی چی. ئێستا لە یەکێ بپرسەرەوە فلان تیۆرەکە جەنابەت باسی کرد چی بوو نازانێت. هەندێک جار جەنابەت هەندێک مستەلاح ئەڵێ ئینگلیزین چونکە مامۆستا ئینگلیزێکی زۆر باشی ئەزانی عەرەبیەکی زۆر باشی ئەزانی چونکە خۆی لە بەغا لەدایک بووە. باشە لە مەکتەبی مەسیحیەکان خوێندوویەتی زانکۆی لە سلێمانی تەواو کردووە کۆلێژی کوشتوکاڵ بەشی توربە بەشی دڵ بەڵام هەتاوەکو قۆناغی شەشی علمی لە بەغا بووە. لەوێ لە لای کۆمەڵی قەشە لە مەدرسەیەکی نموزەجیە بە ناوی سەعتونیە خوێندوویەتی. ئەم پیاوە لە لای ئەو قەشانەش کۆمەڵێشتی زۆری وەرگرتووە. یەکێ لەو شتانە من کە لێم پرسی کاتی خۆی ئەو بووتی من ئێستاش ڕێزەکردم لە قەشە بەڵام بەمەرجێ ڕاستگویانە وەکو ئەوانە خوا بناسن. وتی ئەو مامۆستایان ئێمە لەو شوێنە هەمانوو مەکتەبەکە مەکتەبێکی مەسیحی بوو بەڵام کۆمەڵێک قەشە دەرسیان پێوتین کە فەرقیان نەئەکرد لە بینی موسڵمانێک و مەسیحیەکە فەرقیان نەئەکرد لە بینی دەوڵەمەندێک و هەژارێکە فەرقیان نەئەکرد لە بینی ڕەشپێستێک و سپی پێستێکە عەرەبێک و کوردێکدا دادپەروەریە کە لە لای ئەوان هەبوو هێمنیەک و ئارامیەک لە لای ئەوان هەبوو ئەوەیە کە ئێستا مەدحی منی پێکرێ. مامۆستا ئەیفەرموو ئەوە بە جۆرێک لە منە ڕەنگیدایەوە کە تا ئێستاش پێمەوە دیارە من لە سلێمانی لە 4 مەکتەبە دەرسم وتۆ مامۆستا ئەیوت لە 4 مەکتەبە دەرسم وتۆ دواناوەندی بناری کچان مەکتەبی کاوەی کوڕان لەگەڵ دوو مەکتەبی تر دانیکشێنی پەرستاری کچانە لەو 4 مەکتەبە دەرسم وتۆ ئەڵێ لە ژیانما لە تەلەبەیەک تووڕە نەبووم تەلەبەیەکم نەشکاندووە دارم بەکار نەهێناوە هیچ تونند و تویژێکم بەرامبەر بە هیچ تەلەبەیە نەبووە. باشە ئەیوت ئەو شتانەکە بە من بە مناڵی لە لای ئەوان خوێندم و لەوان ئەو سوودەم وەرگتووە دواتر لە خۆمان ڕەنگەداتەوە ڕێک بە عەکسی کۆمەڵی مامۆستاوە کە چونکە خۆیان بە مناڵی لە لای کۆمەڵی مامۆستای تونڕەو بوون هەم لێدانیان خواردووە هەم قسەیان پێوتراوە هەمینیان کردووە کە گەورە ئەبن ئۆتۆماتیکی ئەو ڕەنگدانەوە
تەسیری بێ لەسەری ئەویش هەمانش دەبێت هەرچەندە هەر لە دیمانەیەکە بەڕێزیان دەفەرمێت تا ئێستا لە کەرامەتی هیچ تەلەبەیەکم نایەوە هەچ قوتابیەک کە لە لای من بوو بێ چونکە دەڵێ خوای گەورە دەفەرمێت لەقەد کەڕەمنا بەنی ئادەم یعنی ئەوەندە کاری لەسەر کەرامەت و ڕێزی ئەو قوتابیانە دەگەر کە ڕەنگە زۆر تەمەنیان لەو بچووکتر بوێ بەڵام زانستێک و بابەتێکی زۆر باشی پێبەخشیون زۆر ڕاستە دەستە خۆش بوو بۆ ئیزافە بە تەکید وا بووە مامۆسا ئەم حاڵەتانەی هەبوو ینی ئەگەر ئینسان بە دوایەوە بگەڕێ ئەم هێمنی و ئارامیە لە لای مامۆسا لەکوێوە سەرچاوی گرت زەی مامۆسا لە ڕوخساریشیە دیار بوو ئەو هێمنی لەسەر خۆی ینی هەر وای دروست کرد بوو اینجا من مەقسەدم کە پێم وت ئەم حاڵەتە ئەکرد وایشی لێ بکەین بینوسینەوە چۆنە ملاتەوە وتی زۆر باشە اینجا ئەتوانی وە بکەی وتم بەڵێ من ئەو کاتە بەرنامەی پشووی ئێزگەمە بوو کۆمەڵێکی زۆر هاوڕێی بەرنامەم هەبوو لە ضمنی ئەو هاوڕێ بەرنامانە کۆمەڵێکیانم هەڵبژا کە دەستخواتیان جوان بوو کاسێتەکانی مامۆسا لە رادیۆ هەبوو وەرم کرد یان بەوان ئەوانیش نووسیانەوە تقریبا حدودی 50 من خۆم لە کاسێتەوە بۆ سیدی حدودی 100 محاضرەی مامۆسام خستووەتە سەر سیدی چکۆ کاتە مامۆسا لەسەر کاسێتی احتیادی بۆی وت هەن تەجیلی بڵین ئەوەی هینەکەی لێ بەکرەکان لەسەر ئەوە بوو دواتریش کە لە تەلەڤیزیۆن پێشکەشە هەر کاسێت بوو لێوێەوە ئەمان خستە سەر سیدی من خۆم ئەوی شەما کرد اینجا دوایی ئەمدا بە تەلەبانە ئەوانیش ئەنووسیەوە دوایی من خۆم پیایە ئەچوومەوە تایپمە کرد پیایە ئەچوومەوە چاکمە کرد عەرەبی مامۆسا هەندێک کەلیماتی عەرەبی بەکارهێنا ئەم کردەوە بە کوردی پەتی هەندێک جار لە داڕشنا ئەو کەسە بوو بە موسڵمان لە ڕووی سینتاکسی ڕستی کوردیەوە نابێت ئەبێ بڵێ ئەو کەسە موسڵمان بوو بووەکە وەکو فەرمانەکەوێتە ئەخیرەوە ئەوە هەندێک جار ئاەتی مامۆسا من قورئانی زۆر لەبەر بوو هەندێک جار ئاەتی هێنا بەس نییە وت سوورەتی چی و ئاەتی چەندە من تەرقیمی سوورەتەکانمە کرد مامۆسا ڕێژەیەکی زۆر حەدیثی لەبەر بوو من لەوە هەوڵمەدا تەخریجی حەدیثەکان بکەم ئەو ئیشانە بکەم ئەمانە کە ئەم کرد دوایەوە کە چاک ببووە مەزبوط بووە اینجا ئەمایەوە بە مامۆسا هەفتەیە دوو هەفتە لای مامۆسا بۆی تا مامۆسا بیخوێندایەتەوە پوی باش بوو ڕێکوپێکە ئۆکەی اینجا من ئەمبر بۆ مەطبعەوەی تر دەستمان کرد بە تەبعکردن ئەم حاڵەتە بەڕاستی هەنگاوێکی باش بوو و مامۆساش زۆری دڵ پێ خۆش بوو ئەمە یەکێک بوو بڵێ ئەتوانین بڵێم لەو یەکتەرناسینەمان ئینجازی ئەو یەکتەرناسیمان لە خزمەت مامۆسا طبعا دواتر ئیشی تریشمان کرد پێکەوە بێژگە لەم بابەتانە بەس لەگەڵ پرسیارەکان ئاڕۆم زۆر باش مامۆستا ڕۆژانە کە لەگەڵ یاوی هەڵسو کەوت و تەعاملی چۆنی بوو هەم لەگەڵ بەڕێستانە هەم لەگەڵ لەوانە بینی بێت لەگەڵ خێزانەکەیان لەگەڵ دەوروبەریا کە دەچۆ بازاڕە یاخود بەگشتی چۆن بوو هەڵسو کەوتی و تەعاملی بڵێ مامۆستا شەماڵ کۆمەڵێک صفاتی هەبوو صفاتی دانسقە بوون یەکەمین صفەتی جوان کە لە مامۆسا هەبێت لە مەسەلەی داوە و بانگەوازیە ئەوە بوو کە ببێتەنگی داوایە کرد بانگەوازیە کرد ئێمە زۆر جار کە داواکەین ئەقیڕێنین هاوارەکەین چوەکو مامۆسا و مەلای مزگەوت و خەتیب چوەکو بانخواز و ئەم شتانە یعنی زۆر جار کە دائنیشین لەگەڵ بەرامبەرە کە تەعاملەکەین زبرین ڕقین جاری وایە وا ئەزانی بەو قیڕەقیرە کە دەگمان بەرزکەینەوە تەبەقەی سەوتمان بەرزکەینەوە پەیامەکە باشترەکە کە من قەناعەتم بە مامۆسا ڕێک بەعکسەوەیە چۆن ئێستا دەفرێک لەوێ دابنی تۆپێک بە تونی فڕی ڕێک ئەگەڕێتەوە نامەستێت لەناو دەفرەکە ناوەستێت زۆر جار قسە بە تونی بیکە ڕێک ئەیگەڕێنێتەوە لە دڵا ناوەستێت مامۆسا چی ئەکرد تۆپەکەی زۆر بەهێمنی خستنەوە دەفرەکەەوە لەوێر ئەویش ئەیگرتە خۆی ئەمە یەکی بۆ صفاتە جوانەکان اینجا من لەسەرمە تەرجەبەیەکت ئاسکەم کە بە واقعی لە ماڵی خۆیانە بینیم من عادەتم بۆ کاتێک هەر بەرگێک لە بەرگەکانی کۆباسەکانی میحراب طبع ببووایە 20 بۆ 30 نوسخەم بە شەدەیەک ئەبەست و ئەمر بۆ ماڵی مامۆسا ئەو جارەش وا بوو نازان بەرگی پێنجەم بوو بەرگی شەشەم بوو بە شەدەیەک بەست بووم بردم بۆ ماڵی مامۆسا شەدە ئاینە پەتە زەرداهینەکە تونەکە ئەویش وتی عومەر کوڕم هینێ بێنە مەقەستێ چەخۆیە بێنە با بیبڕین ئەویش ڕۆژ پلەیسێکی هێنا پلەیسی خۆ دەزانی پەت ناقرتێنێت هەرچەند وایە کرد هەر ئەیجووی هینی ناکە نەیەقرتان منیش باش سەرنجم خست بۆ سەر مامۆسا بزانم مامۆسا چیەکە نەجارێ نەتوان ئەم کوڕە هەر وایە کرد هەر ناقرتە هەر وایە کرد هەر نەگوتم زانم تووڕای بێ بڕوا بکە هەر ئەوەی دووبارە کردەوە یوت کوڕم من وتم چەقۆیەک بێنە ئێستش حرفێکی بۆ زیانە کرد بڵێ وە چەند جار وتم هینێک بێنە چەقۆیە بێنە باشە یعنی ئەم صفەتە صفەتی نەرمی هێمنی صفەتێکی تقریبا بەدیهی بوو لە مامۆسا یەکێک لەو خاڵانە کە تایە بوو زۆر جوان بوو ئەویش ئەوەی بوو جیدالی ناکرد شتێک بیوتایە تۆ قبولتە پێت جوانە وەریگرە
پێ جوانیە جیدالێ لەگەڵا بکردایە بدوتایوانی و ئەمانی نییە ئەو مەوزوعەکەی ئەگۆڕی بۆی دڵی تۆش عاجز نەبێت لەوەی خۆشی دانا ئەبەزی ئەمە فرمودەیەکی پێوەری یازیش ماز دوردی خۆی لەسەر بێت کە واز لە مجادلە و مناقەشە بێن بالفعل ئەو هەندێک جار هەبوو ئەتوانم نەک بڵێم هەندێک جار لە سەدا 90 ئەو شتانی کە لە ڕووی ئەعلامەوەی کرد پرسی ئەکرد بە منیش و بە کۆمەڵی لە تەلەڤەکانیشی بەڵام مەبەستم وەیە لەو بەعدەوە متەکەبیر نەبوو پرسی ئەکرد ڕامێژی ئەکرد قسەی کرد بەڵام لە بڕیاری خۆیان لە شتی خۆیان نییە جیدال نەبوو لەوانەیە مناقەشەیەکی حەکیمانە و شتێکی هێمن و بەسوود طبیعی بوو بەلایەوە بەڵام ئەمەی هەبوو خاڵێکی تر لەوانە مەسەلەی قەرز بیدایە بە هەر کەسێک من ئەمەش بە چاوی خۆم بینیم مەسەن جارێکیان مسلمانێک گۆلای دەوەرەقەی لێ قەرز کرد مامۆسەش پێیە لە بانقێکی دیاریکرا و پارێدانە چەکێکی بۆ کرد و وتی بڕۆ لە فڵان بانک هینەکەم وەرگرە ئەویش ڕۆشت وەری کرد مەوعیدەکە 2 مانگ بوو لەماوەی 2 مانگا ئەم کوڕە ئەم کەسە ئەم پارەیە بگەڕێنێتەوە مامۆسا 2 جار پێیوت یعنی دوای ئەوە نەی ئەو تەوەی تر 2 جار پێیوت کاکە بپێی مەوعیدەکە ئەو وەختەکەمانە ئەوت مامۆسا لە دەستمانە ئینشاءالله دوای بۆ تێنمەوە جارێکی تریش پێیوت دوای ئەوتی دەیتر قوربانەوە بۆ خۆت عافیەتی لێ وەرنەگرتەوە یعنی ئەم سیفەتە دیزان سیفەتێکی ترە کە کێشە لە خۆی دوورخستەوە من هەستمەکە مامۆسا سیفەتێکی بۆ چۆن ئەوە یەکەم جار عەرزم کردی بە هێمنی و بە بێدەنگی داوایە کرد سیفەتێکی تریشی ئەوە بوو هەمیشە جهدی ئەکرد خەفەت نەخۆ خەفەتی لە خۆی دوورخستەوە خۆی خوای گەورە لە قورئانە ئەفەرمی خەفەت مەخۆن بەڵام زۆرێکمان ئێمە بێگوێی خوا ناکەین خەفە دەخۆین شتی زۆر ڕوو ئەدا کە بە خەفەتەکە ئەوە هیچ کە کێشەکە چارەسەر نابێ بۆ خۆشمان تووشی قورحەی مەعیدەش بین بەڵام مامۆسا هەوڵی ئەدا و بالفعل جێبەجەشیە کرد خەفەتی ناخۆن بۆ هەرکام لەم شتانە میکانیزمێکی هەبوو مەسەلەن کێشەیەکی قسەیەکی مەوزوعێکی لەگەڵ جەنابتە هەبوایە ئەو پەڕی 2 جار باسیە کرا مشتا حەل بوو ئەلە مەسەن حەل نەبوو ئیتر تەواو لەلای ئەو دیلێتیە کرد ئیتر هەرگیز ڕفرێش نەبوو وام شتە لە ژیانی ئەوە تاوەکو ببێ بە خەفەت ئێمە یەک خەفەتی بشکۆلەمان نەبێ 1000 جار ڕفرێش بێتەوە لە مێشمان کەچی شتێکی خۆشمان هەبێ هەر عینەندەقەیە بیرمانشت دێ ئەو وانییە من جار نەبووە بچم بۆ خزمەت مامۆستا لە ماڵەوە دانیشت جاری وە بە سعات قسەی بۆ کردوم یەک شتی ناخۆشی وت بێت لە ژیانی خۆیان کە ڕوویا بێت قەت ناخۆشی نەیەگەڕایەوە ئەمە شتێکی زۆر باش دێ ئێمە وانین ئێستا من و جەنابەت ڕەفیق بین دانیشین پێکەوە قسەی برایانی خوێنی خۆمان کرد لە سەدا 90 قسەی ناخۆشەکەین من باسی خەفەتی خۆم تۆ باسی خەفەتی خۆت ئەو باسی دەردەدڵی خۆیەکە ئەو ئێمە نازانین بەو شێوە بژین کە مامۆساژیە ئەو ئوسلوبە کە مامۆسا هەیبوو بوو بۆ هۆکاری ئەوەی کە بەرنامەکانیشی ئەوە جێگیر و دڵگیر بن لەلای خەڵک مامۆستا من حەز ئەەکەم بەڕێستان ئەوانی کە ئەو بەرهەمانی کە کارتان لەسەر کرد ئەنجام چەند بەرهەمی لێ پێک هاتووە ئەو بەرهەمانەی بوون کە مامۆستا خۆی دوای ئەوە بڵاوی کردەوە حەزەکەم زیاتر لەسەر ئەوە بۆمان بدوێ بزانین بەڵێ وەکو عەرزم کردی مامۆستا شەماڵ خۆی یەکلا کردبوویەوە بۆ ئەم بابەتی داعوە بانگەوازە چەند جار من قەبەلەیەکیشم کردویش بە کتێب بڵاوم کردووە ئینتەرویویەک لەگەڵ مامۆستا شەماڵ موفتیە بە تەفسیل ساڵی 2003 بووە بزانم کردم لەگەڵیا بە تەفسیل باسی ئەو شتانەی کردووە لە ژیانیا کە جهدی بۆ کردووە ئەو هەر چیەکی ئەکرد بۆ خوایە کرد هەدەفی خوا بوو وە بەرامبەر بەوەش یەک فلسی وەرناکرد بۆ نمونە زیاد لە 200 ئەڵقا لەو بەرنامەیە کە من نووسیوماتەوە بڵێن ئامادەم کردووە بەرنامەی میحراب بەڵێ هینم کردووە یەک فلس ئەو پیاوە لە ئیدارەی تەلەڤیزیۆن وەری نەکردووە یان لە لای حیزبەکەی یان ئەخر ئەن بە دیوێکیشاوە ئەندامی سەرکردایەتی بەڵام هیچ شتێک سەبارەت بەوە نەوەکو هەدیە نەوەکو ڕاتب وەری ناکرد بەمەرجێ نزیکەی 9 ساڵ مامۆستا خەریکی ئەم بەرنامەی بوو بە وردەکاری و بە تەفسیل و ئەو 9 ساڵش بوو ئەو دەنگدانەوە زۆری بە بەرنامەکە لە چوارچێوەی چیە ئەسوڕایەوە ئێستا عەرز دەکەم زۆر محورەکانیشی باسەکەم ئەو 9 ساڵە ئەم مامۆستایە یەک ئیشی نەبوو ئیشی دەوام کە بڕوا لە شوێنێکە دەوام بکە بۆیە بە جۆرە لە جۆرەکان خۆی بە تەواوی یەکلا کردبووە یەکێک لەو شتانی کە میحوەرانی کە لەم بەرنامەیە کردبووی طبعا من لە پێشەکی کۆباسەکانی میحرابیشە کە حەوت بەرگەکە لەم ئەخیرا بڵاومان کردەوە لەویان نووسیمە بۆ مامۆستاشم خوێندەوە پێشێک بۆی بزانێم تەواو پێکاومە اینجا ئێستاش باسی یەکەم بۆ ئێوە لەوێش بڵاوم کردەوە مامۆستا 3 میحوەری هەبوو لە بەرنامەکەیە لەو ئیشانەی کە ئەیکرد یەکەم بەعدیان بەعدی پەروەردەیی بوو مامۆستا ئەیویست بڕی پەروەردەی مرۆڤ بەرامبەر بەخوا زیادکە مرۆڤ بێئەدەب نەبێ بەرامبەر بەخوا نمەک نەشناس نەبێ بەرامبەر بەخوا نعمەتی ئیمان ئینسانیەت بوون دینداری
ڕزق و ڕۆزی بەهرە و توانە و لێهاتەکان ئەمانە پێ بزانێ بەرامبەر بەخوا. ئەم دینە کە پێمان گەیشتو لە ڕێگای پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم پێمان گەیشتووە بەرامبەر بە پێغەمبەر دیسن بە ئەدەب بێت. بینی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم مەلائیکەیەکە کە پێڵێن جوبریل عليه السلام ئەوت کاتی ئەڵێن جوبریل تێمەپەڕە بڵێ عليه السلام ئەو وحیەکە هێنا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەدەبت هەبێ لەگەڵ یا پێغەمبەر صلی الله عليه وسلم 23 ساڵی ڕەبق بە عەمەلی بە تیۆری ئیشی کردو تا ئەم دینە بگەێنێت. پێشتر 40 ساڵ خۆی پەروەردە کردووە بە ڕێعایەتی خوا هەتاوەکو بوو بۆ پیاوی کە ئەم ڕیسالە گەورە بخرێتە سەرشانی. ئێمە 4 کەلیمە فێرە بین یەکسەر مانەوێت خەڵک لێمان وەرگرێ. کوا 40 ساڵەکەی خۆت، کوا 23 ساڵی ئیشەکەی خۆت، خۆ بە دوو کەلیمە و دوو حرف ئیش ناڕوات. مامۆستا یەکێکی تر لە بوعدەی ئیشەکانی ئەمە بوو کە لە ڕووی عیلمیەوە خۆی پەروەردە کرد. ئەوەی کە لە پێش عەرزم کردن لە ئەو کۆمەڵە قەشەیە کە مامۆستای بوون ئەڵێ مامۆستامان نەبووە لە پرۆفیسۆری یاریدەدەر کەمتر بوو بێت پلەی عیلمیەکەی، یعنی ماستەریان هەبووە دکتۆرایان هەبووە دوای دکتۆراش حدودی 10 ساڵی خوێندویانە بەحسیان تەقدیم بوون بوون بە پرۆفیسۆری یاریدەدەر. اینجا لەو مەکتەبە دەرسیان وتۆتەوە کە مامۆستا شەماڵ لەوێ دەرسی خوێندووە نموزەجی بووە بە پارە خوێندوویەتی. ئەم بوعدا وای کردووە ئەم مامۆستایە ئینگلیزیکی زۆر باش فێر بێت بە حکمی ڕاستە خۆی کوردە بەڵام لە بەغا لەدایک بووە. ڕێژەی زۆرینەی تەمەنی مناڵی و گەنجێتی و هەرزەکاری لە بەغا بوو بۆیە عەرەبیەکی بەقەدەر بەغاییە گەزانی. لە پاڵ منە تەلەفۆنی کردووە بە ئینگلیزی قسەیەوە نیو سەعات قسەی کردووە بە ئینگلیزی کە من خۆم بینیومەلی باشە، یعنی ئینگلیزیەکی زۆر جوان عەرەبیەکی زۆرجان ئەم بوو بە دوو کۆڵەکەی زۆر باش. بۆچی؟ بۆ کردنەوەی دوو کتێبخانە لە بەردەمی مامۆستا، کتێبخانەی عەرەبی لە بەردەما کراوەتەوە کتێبخانەی ئینگلیزیشی لە بەردەما کراوەتەوە. اینجا کاتی ئەم شتە مەرئیە بینراو پەرەی سند و هاتە ناو سلێمانیەوە ئەو 11 کەس بوو لە سلێمانیە کە سەتەلایتی کڕی سەتەلایت لە ماڵی خۆیانە هەبوو باش یەکسەر شتی وەرەگرت ئەی هێنا بۆ ئێمە ناوەندێکمانە بوو ناوەندی کوردستان بووی عجازی علمی لە قورئان و سنەدا لە خزمەت مامۆستا نەشەد غەفور و کۆمەڵی مامۆستای بەڕێزی تری وەکو مامۆستا شەماڵە لەوێ بە کوردی بۆ ئێمەی باسە کردەوە تەسویرەکە ڤیدیۆکانی هێنا لەوێ بۆی باسە کردینەوە. ئەمە بەسمەی بۆعدی عیلمیەکە ئیشی ئەکرد لەسەر ئوتروحە، ئیشی ئەکرد لەسەر نامەی ماستەر، ئیشی ئەکرد لەسەر ئەو بەحسانی کە بە ئینگلیزی لە دنیا بڵاوەکرانەوە، ئیشی ئەکرد لەسەر سەتەلایت، ئیشی ئەکرد لەسەر ئینتەرنێت، حتا بیر مەجارێکیان ئیشێکی کردبوو بۆ یەکێک لەم دەسەڵاتدارانە لە سلێمانیا. وتی کاکە عادل ئیشێکم کردو من ئیشەکەم خێرە. وتم دەی. وتی بەڵام ئەو دەسەڵاتدارە ئەیەوێ شتێک بۆ من بکە. وتی چیت ئەوێ بۆ بکەم؟ من چی پێ بڵێم؟ وتم مامۆستاکە تۆ ئەلحەمدوللا لە ڕووی مادیەوە کێشەت نییە چونکە بە بنەماڵە دەوڵەمەند بوون لە ڕووی مادیەوە کێشەیەکیان نەبوو، لە ڕووی زمانی شەو ئەلحەمدوللا کێشەت نییە، عەرەبیەک و ئینگلیزیەکی زۆر باش دەزانی. تۆ داوای شتێکی ڕاگەیان نەکردبێ؟ نە وەڵام من داوایەکی نەکرد. وتم بەڵام شتێک بۆ خۆت ئینتەرنێتە لە ڕووی ئینتەرنێتەوە بالفعل وتم ئەکرێ چەند شتێکت پێ بڵێ تۆ زۆر باشتر و چاکتە بتوانانی سێرچکە ئەو کاتە تازە ئینتەرنێت داهات بوو. یعنی توانم بڵێم لەم شاری سلێمانیە بە هەمووی 10 کەس ئینتەرنێتی نەبوو، ئەسڵەن شەخسی هیچ کەس نەیبوو، هەر لە سەندەرەکانە هەبوو ئەڕۆشتی بۆ ئێوە تەلەفۆن فاکسی جیهانیە بوو، ئینتەرنێتیش لە هەندێک شوێنە هەبوو، ئیتر لە شەخسی کەس نەیبوو. ئەو کاتە بیرمە بۆی گەرامە وتی وەڵا لەسەر ئینتەرنێت لەمەوە ڕۆشتم بۆ یەکێ لەو سنتەرانە. وتی چوومە تەژوورەوە نیە کابینە بۆ ڕۆشتی تەژوورەوە. وتی کابرای خاوەنی ئەو وەنە پێی خۆش بووە بە خێراتنێکی زۆر گەرم و گوڕێکی تەمە لە تەلەڤیزیۆن بینیوێتی ئەیناسی ئەم مامۆستا شەماڵە. وتی پێی وت مامۆستا من زۆر خۆشحاڵم. ئەڵێ منیش زۆر سپاسم کرد بەڵام ئەڵێ ئەو هەر نەیەبڕێ و هەر ئەیوت ئاخر زۆر خۆشحاڵم. وتم باشە سەبەبەکەی چییە پێم بڵێ؟ تی مامۆستا زۆربەی خەڵکیان بۆ ئێرامی گەنج و مناڵ و بۆ شتی خراپە بەکارهێنم ئینتەرنێتە. من پێم خۆشە پیاوێکی بە تەمەن و بە بیقار و مبارەکی وەکو جەناب ڕوو بکاتی ئێرە تۆزێ شەخسیەت بۆ ئێمەش بگەڕێتەوە کە من ئەزانم جەنابەتی بۆ ئێرە بۆ بەعدی دینیت بۆ بەعدی علمیت بۆ بەرنامەکەی خۆدیت بۆ شتی تربەویت ئیسفادی لە یەکەی مەبەستمەوەیە ئەم سێ بەعدە بەعدی علمی بەعدی پەروەردەیی لەگەڵ بەعدی کۆمەڵایەتی ئەمانە سێ بەعدە سەرەکیەکە بوون کە ئەتوانم بڵێم کۆی گشتی ئیشەکانی مامۆستای لەسەر وەستاوە. طبعا هەر کام لەمانەش ئەبێ بە کۆمەڵای بەعدەوە مەسەلەن ئێستا بەعدی زانستیەکە مامۆستا لە هەر بەرنامەیەکە جورعەیەکی علمی هەبوو ئەتر جورعەکە جاری وا بوو پزیشکی بوو
جاری و هەبوو فیزیایی بوو، جاری و هەبوو کیمیایی بوو، جاری و هەبوو لە بوارەکەی خۆیان بوو، کشت و کاڵ و توربە و ئەمانە بوو. کاتە تەنها بانگەوازێکی ئاینی نەبوو بەڵکو زانستیش بوو لەسەر بنەمای زانستی ڕوونکردنەوەی دەدا. زۆر ڕاستە. بەڵگەی زانستی بەکاردێنە. بەتەکی. زۆر باش مامۆستا باوکی وەبزانام کتێبخانەیەکیە بوو و کتێبخانەیە چی لێ هات گرباسێکی وەشمان بۆ بکەی. ڕۆژێکیان تەلەفۆنی بۆ کردم. بەڵێ. ڕۆشتم بۆ ماڵ خۆیان وتی وەرە بۆ ماڵمان ئیشم پێدا. کە ڕۆشتم لە حیوانەکەیە ئاوا کتێب و گۆڤار و ڕۆژنامە کە تەجدید کرابوون هەتا سەقفەکە ڕۆشت بوو. وتی سێری ئەوانە بکە. ئاوا نییە سێرمەکە تا سەقفەکە بۆ خوارە وتم دەی ماشەڵڵا ئەم هەموو کتێب و ڕۆژنامە و گۆڤارە چییە؟ وتی ئەمە کتێبخانەی باوکمە. تازە لە بەخاوە هێناویان تۆ بۆ ئێرە. وتم دێ ئەلحەمدولیلا ئیشێکی باشە ئەتەوێت لێرە کتێبخانەیەک دابنیت و هینیان کەین هەڵیان چنین و تەرتیب و تەصنیفیان بکەین وتی نەخێر نامەوێتی یەک کتێبیان بەرمەژوورەوە بۆیە لە حیوانەکەش دامناوە وتمە عادل بانگەکەم ئەو حەلیەکە وتم یعنی من شتێک بکەم جەنابەت پێت قبوڵە وتی ئارە وەڵا پێم باشە وتم دە وەڵا من پێم باشە ئەگەر خۆت نەتەوێت وتی نەخێر من نامەوێت وتم بۆ مناڵەکانیش نەیان وتی نەخێر ئەوانیش نایانوێت وتم دەی زۆر باشە ئەی بم بۆ زانکۆ زانکۆی سلێمانی وتم ئەو کاتە دکتۆر علی سعید سەرۆکی زانکۆ بوو ڕەفیقی مامۆستا شەماڵیش بوو وتی زۆر باشە وتی خۆشم قسەکەم لەگەڵ دکتۆر علیە وتم زۆر چاکە وتم ئەچم لەوێ باسی یەکەم لە قسمی خۆمانەوە ڕۆشتم هەتا کۆلێژ و هەتا وەکو بۆردی گشتی زانکۆ کتێبەکان والله قوربان کە سەرمان خستە ناو هینەکەەوە توێتە فەلاحیەکمان بۆ گرت خستمانە ناوەوە پشتی ئەو هینە هەمووی پڕ بووەوە ئەگەنە بە ڕێژە نەمان ژمارد بەڵام کە بردمان لە ڕێگەی من لە پێش ئەمویست لە کتێبخانەی خۆمانەمەی کۆلێژی زانستە مرۆڤەتەکە لەوێ دابینین بەڵام کە باسم کرد مەوزوعەکە ئاوایە وتیان هەندێکیان کە پەیوەندیدارە بە بەشی ڕاگەیاندن ئەو شتانەوە گۆڤار و ڕۆژنامە وەکو ئەرشیڤی سەبادی لێکری ئەکرێ لەوێ دابینین بەڵام بە گشتی ئەتوانین جەناحێکی بۆ بکەینەوە هەر بە ناوی مامۆستا شەماڵەوە لێرەدا بنرێن لە زانکۆ وتم زۆر باشە دوایی دوو هینیان پێیان دوو شاهدە وەکو بڕوانامەی سوپاس و پێزانی یەکێکیان جیداری بوو بۆ جەنابی مامۆستا شەماڵ یەکێکیشیان نووسراو بوو بە نووسین بۆ من چونکە ئەو کاتە خۆم تەلەڤیزیۆن زانکۆ بووم لەوێ بووم ئەمە هەردووکیانم هەڵگرت و بردمەوە ماڵی مامۆستا شەماڵ زۆر زۆری تەمان پێخۆش بوو کۆمەڵێک کتێبی زۆر باش بوون بۆ زانکۆش تا ئەم لەحزەیەش خوێندکاران ئیسفادی لەکەن بۆ بەحسەکانیان سوودیان لێ وەرەگرن مامۆستا شەماڵ کەسێکی ژینگەیی بوو ژینگە دۆز بوو کاتێک کە کۆمەڵەی کوردستانی سەوزی دامەزراند دەگێڕێتەوە کە کۆمەڵێک بیانی هاتوون بۆ لای یعنی لەو کاتەدا کە ئیتر خەڵک لە ژێر دەسەڵاتی ڕژێم و لە ژێر دەستە و ینی ژێر دەسەڵات دابوون نەیانتوانی هەموو کارێ بکەن پێیان سیر بووە کە چۆن لە وڵاتێکی ئاوهایە مامۆستا شەماڵ کاری لەسەر ئەوە کردووە کە کەسێکی ژینگە دۆست بێ و ڕێکخراوێکی ژینگە دۆستی دابمەزرێنە بۆی کار لەسەر ژینگە و کەشوهەوای شارەکەی بکە و وڵاتەکەی بکە خزمەت بکات لەو کاتەدا کە ئەسڵەن ئاستی زانستی زۆر بەرەو پێشیش نەچوو بوو وەکو ئێستا مامۆستا شەماڵ وەکو چۆن عەرزمکردن لە ڕووی دینیەکەیەوە ئەو شتێک بوو لە ناو ناخی خۆیەوە هەڵەقڵا قسەکانی قسەی سەرزمان نەبووی دڵ بوو بۆ بوعدە عیلمی و ژینگەیەکەشی عینەن شت بوو مامۆستا شەماڵ هەر خۆی بە واقعی کەسێکی علمیانە ئەشیا ژینگە پارێزانە ئەشیا کۆمەڵێک صفاتی دیاریکرا و تایبەتی هەبوو کە ئەگەر من قەناعەتم مەجال هەبێ بەس بەوە بۆ ئێستانا بۆ کاتێکی تر ئەتوانین زۆر تەفاصیل لەسەرەوە بڕێ یعنی کە مامۆستا شەماڵ چۆن لە ڕووی زانستی ژینگەیەوە ژیانی خۆی هینە کرد داڕشتە کرد بوو حتا جۆری جلی لەبەرە کرد بە پێی وەرزەکان کامە باش بوو چ جۆرە بۆنێکی لە ماڵەکەیان بڵاوە کردەوە دەنگ حتا لە بەرنامەکانی کە باسی ئەکرد مەسەلەن هین هەبوو هەندێک مزگەوت هەیە سپیکەریان لە ناوەدانا لە ناو مزگەوتە داناوە ئاڕۆشت ئەوەی ژێر سپیکەرەکەی ئەخوێندەوە ئەمە چەند زەبزەبە سەوت فڕێ ئەدا گوێچکەی مرۆڤ چەند زەبزەبەی ئەوێ ئەوە لەگەڵەوە ناخوا ئەوێت ئەبێ لای بێت ئەبێ بیگۆڕیت باشە هەندێک عادەت و نەریت هەبوو لە کوردواری خۆمانە هەتا پێشەوەی مامۆستا شەماڵ ئەو اقتراح بکە ئێمە لە یادی نەورۆزە تایەمانە سووتان وەکو میلەتی کورد تایەمانە سووتان ئەو لە ئەو پێشنیاری کرد کە بۆنەکە زۆر طبیعی هەبێت جلی کوردی زۆر طبیعیە لەبەر بکرێ خۆشی دەربڕین زۆر طبیعیە بە بۆنەی سەرەتای ساڵی کوردیەوە بە بۆنەی نەورۆز و ئەمشتان طبیعیە بەڵام تایە سووتان طبیعی نییە چونکە ئەوە دۆمۆکسیدی کاربۆنە کە ئێمە هەڵی ئەمژین کە خەڵک هەڵی ئەمژێ ژینگە پیسەکە
و ئێمە تووشی نەخۆشیە بین بۆیە ئەم پیاوە لە سەردەمی بەعسیشە ئەم عقلیەتی هەبوو ئەیویست ئەم هێنە دامەزرێن حتا تەقدیمیشی کردو لە سەردەمی سەدامە بەڵام ئەو کاتە پێشنیارەکەیان دزی لە سەردەمی سەدامە بە ناوی عودەی کوڕی سەدام حسێنەوە ڕێکخراوەکە کرانەیە بە زۆر باش مامۆستا دەکرێت بڵین چۆن ئێستا گەنجان کە مامۆستا 6 ساڵ لە ئێستا وفاتی کردو لەوانەیە وتارەکانی پەیوە جوانەکانی هەرمابن چۆن گەنجان چۆن کۆمەلگا لە ئێستادا دەتوانێت سوودی لێوەربگرێت یەکێک لە ئەفکاری مامۆستا ئەوە بوو کە پێوا بوو ڕەوشت کرۆکی ئیمانەوە دەکرێت لە ڕێگەی ڕەوشت و ئاکاری جوانەوە کۆمەلگایەکی تەندروست دروست ببێت. بەڵێ مامۆستا لە ڕێگەی ئەو بەرنامانەیەوە کە لە ژیانی هەیبوو جوهدێکی زۆری ئەکرد بۆ خزمەتکردنی گەنجان چونکە ئەو بە فعلی و بە واقعی نەک بە دروشم چونکە ئێستا زۆر حیزب هەیە زۆر گروپ هەیە حتا حکوومەتیش هەیە ئەمە بەرزەکاتەوە وەکو دروشماڵەیە گەنجان لە پێشەنگی کارواندا یان گەنجان خوێنی بزوتنی گەنجانە حماسی دروست کردو بۆ وڵات و بۆ نازەم چیمە بەڵام ڕاست ناکەن مامۆستا وانە بوو بە فعلی قەناعەتی هەبوو تەمەنی مرۆڤ ئەتوانین تەوزیعیگەی بەسەر سێ ئاستا سەردەمی مناڵی سەردەمی گەنجی سەردەمی پیری اینجا لوبی تەمەنی مرۆڤ ناوەڕاستە تۆ چی ئەەکەی لە سەردەمی تەمەنی گەنجێتی تا تۆ بەوە ئەناسری دیتر تەمەنی پیری زۆری جوینەوەی تەمەنی گەنجێتی تا تەمەنی مناڵی خۆ ئامادەکردنە بۆ تەمەنی گەنجێتی بۆیە لوبی تەمەنی مرۆڤ ئەو گەنجێتیەیە ئەلەو گەنجێتیا تۆ چی ئەەکەی ئەمە ئیشی سەرەکیە گەنج ئەگەر بیەوێ سوود لە مامۆستا شەماڵ وەرگێ بەڕاستی ئەبێ ئاگای لەو کۆمەڵە بەهایە بێ کە مامۆستا شەماڵ باسیە کرد مامۆستا شەماڵ لە ڕێگای ئەم بەرنامەی میحرابەوە کە هەیبوو جوودی ئەکرد کە پەیامی میحراب بگەینێ بە خەڵک من حەزەکەم ئەکرد ئیزن بەی دوو کەلیمە لەسەر میحراب بڵێم چونکە میحراب هۆکاری ناسەندی مامۆستا شەماڵ بوو میحراب وشەکە وشەیەکی دینیە لە ڕووی قەواعیدەوە لە مەصدەری حربەوە هاتووە حرب بەرامبەر بە کیە بەرامبەر بە شەیتان لەکوێ لە ناو میحرابە میحراب ئەو شوێنەیە کە ئێمە نوێژی تیاکەین عیبادەتی تیاکەین کۆڕی تیاکرین تایە کۆ ئەبینەوە ئەگەر گەنج بیەوێ ئەبێ لەو شوێنە جەنگ بکە بەرامبەر بە شەیتان بەرامبەر بە نەفسی بەرامبەر بە هەوا و ئارەزوەکانی چونکە یەکێ لە سەرەکی ترین شتەکانی گەنج مامۆستا شەماڵ ئەوێت لە 95 کێشەی گەنج ئافرەتە مەبەسی لە کوڕ بوو ئافرەتە لە 95 کێشەی ئافرەتیش بە هەمان شێوە خۆشەویستیە چونکە زۆر بەسۆزە زۆر حەنانە زۆر نەرمە ئەیوێ کەسێکی هەبێت لانکێکی بۆ دروستکە سەقفێکی بۆ دروستکە لەژێر ئەوەوە ڕایژەنێت بۆیە گەنج ئەگەر بیەوێت ئەبێ بڕوا بە دوای ئەم کۆباسانی میحرابە بەهاکان کە مامۆستا شەماڵ بە تەصنیف زۆر بە جوانی باسی کردوون زۆر خۆی پێپەوەسا کاتمان زۆر کەماوە بەڵام پێم خۆشە ئاماژە بکەی بە بەسەر هاتێک لە ساڵی 1990دا لە ڕێکخراوێک کار دەکات سوتفە ڕۆژێک دەچێت گۆشت بکرێت و بەسەراتێکی هەیە ئەمە بکەینە کۆتایی ئەم بەسەراتی کە زۆر کاریگەریە بوو لەسەر بنیانی زۆر شتێکی جیاواز بوو ینی وەکو ئەو بەڵێنەی خۆی گەورە بوو کە جێبەجێ بێت حەزەکەم خۆت باسی بکەیت مامۆستا شەماڵ ئەو کاتی کە مدیری تەلەڤیزیۆن بوو ڕۆژێکیان خۆی بۆی باس کردم هەر شخصی لە ماڵ خۆیان نەدانیشتم وتی عادل ئەمڕۆ کۆمەڵێک بیانی هاتبوون بۆ تەلەڤیزیۆن هەموویان مەسیحی بوون وتم دەی وتی یەکێکیان قەشە بوو کوردیش بوو دیارە دەنگ و باسی میحرابیان بینیوە وتارەکانی منیان بیستووە پێیان خۆش بوو من بکەن بە مەسیحی ئەی تۆ چیت کرد مامۆستا وتی کوێ بکرا بزانە باشم کردووە وتی پێم وتن من بۆچی ببم بە مەسیحی ئەوانی ژووتیان لەبەر ئەوەی مەسیحیەت تەمەئنینەیەتی هەیە دڵنیایی وتم ئەی ئیسلام تیایە نێوتی نە ئیسلام هەمیشە لە بینی خەوف و ڕەجایە حتا ئینسان ئەمری قەت قەناعەتە بەوە نییە ئەچیدە بەهەش لە 100% بەڵام لێرە وانییە لێرە تەمەئنینە هەیە وتم کێ و تەمەئنینەمان نەداتێ مەسیح عەلەیهی السەلام وتم لەکوێ وتی لە زۆر شوێن وتی بێسە بۆ نمونە لە فەزلی خواوە من سەرکەوتوم لەم بەرنامەیە ئەو پیاوم بەڵێ وتم تە باشە دەیەک دەقەی کوێم لێ بکرن ئەو بەسەراتی گێڕایەوە کە ژنان باست کرد ڕۆژێکیان بەرامبەر مزگەوتی سەی حەسەن تۆزێ لەسەرەوە لە سابونکەران لەویا قەسابخانەیەک هەیە ئەڵێ لەویا ڕاوەسا بووم گۆشت بکڕم بە کابرای قەسابم وت کە 2 کیلۆ گۆشتم بۆ بکێشێت پیاوێکی فەقیری ڕیش سپی لە پاڵمان ڕاوەسا بوو
کە ئەوەی منی کێشانە کرد ئەبی ژووتی هەندێک ئێسقانم بۆ بکێشە ئەڵێ بەهینەکەم وت بە قەسابەکە بۆچی ئەو ئێسقانە کێشە تیاخدی ئەو نیەتی پارەی نییە تاوەکو من هینی بۆ بکەم گۆشتی بۆ بکێشم وتم ئەگەر من پێی بڵێم تۆ بڵێ قبولی کات طبعا مامۆستا لەو شتانە زۆر ناسک تەعاملەکەی کرد وتم ئەی چۆن ئەروەڵا مەمنونیشە ئەڵێ من بە مەمنونێکی ئەو وازم نەهێنا دەستم خستە سەر شانی پیاوەکە و تۆزێ بردمە ئەولاوە بەس بەین خۆم خۆی وتم مامێکیان من ئەم گۆشتە ئەکڕم مرتاح نیم تۆ ئێسقان بکڕیت پێم خۆشە وەکو چۆن خۆم ئەم گۆشتم کڕیوە بۆ تۆش بەستکایە وەکو هەدیەک لێم قوبڵکە عینەن شتیش بۆ تۆ ئەکڕم لێم قوبڵەکەی ئەڵێ وتی بەڵێ مامۆستا گیان زۆر سپاسیش دەکەم ئەڵێ عینەشت بۆ ئەویشی کێشانە کرد 2 کیلۆ یامە دەست پیاوەکە ئەویش ڕۆشت ئەڵێ لەو کاتە بەیانی خێزانم تەلەفۆنی بۆ کردم وتی شەماڵ لە ڕێکخراوێکی هەنە هەبوو ئەجنەبی بوو لەوێ تەلەفۆنیان کردو و تویانە مستەر شەماڵ لە هەر شوێنە بێ پێی بڵێ با بێت بۆ لەمە بۆ ڕێکخراو منەظەمەیەک بوو ئەڵێ منیش یەکسەر سواری سیارەکە بووم گۆشتەکەم لە ماڵەوە دانا و یەکسەر چوون بۆ ڕێکخراوەکە گەیشتمە ئەوێ وتیان ئەم سوپاسنامەیەتانم دیرەکە پێوتم تی ئەم سوپاسنامەیەت بۆ هاتووە ویستمان خۆمان بدەینێ زوو بێت بۆیە تەلەفۆنمان بۆ کردی ئەڵێ منیش کردمەوە هەڵم بشڕی سێرکەم 1500 دۆلاری تایە لەگەڵ سوپاسنامەیەکە وتم ئەمە کەی گەیشت تیان 20 دقە لەمەوە پێش 20 دقە لەمەوە پێش ڕێک ئەو کاتە بوو کە من گۆشتەکەم کڕی بۆ ئەو پیاوە سبحان الله وتم بەڵام من بیستومە لە دینی ئیسلامە خوای گەورە یەک بەدا پاداشە داتەوە لە هەندێک شوێنە 1 بە 100 لە هەندێک شوێنە 1 بە 700 بەڵام ئەمە 1 بە 1500 زۆر زۆرە گۆشت کیلۆ دۆلارێک بووە بەڵێ 1500 دلار زۆر زۆرە سبحان الله عليه مەسیحەکانش کە من بۆ نەگەڕانەوە وتیان ئەو پیاوە ڕیش سپیە ئەوە حەزرەتی مەسیح بووە لەوێ لە شکلی ئەو پیاواتەوە بۆ ئەوەی تۆ ئەو خێرەت دەستگی بێت و لەم لەوە مکافەیە وەرگریت ئەڵێ 5 کەس بوون منی لە یەکەم و پێم وتم ئەبوو پیاوە ڕیش سپیە حەزرەتی مەسیح وتی بەڵێ بەدڵنیایەوە حەزرەتی مەسیح بوو ئەڵێ بە دووەمم وتم ئەو پیاوە ڕیش سپیە حەزرەتی مەسیح بوو وتی بەڵێ و حەزرەتی مەسیح بوو بە سێم وت بە هەماشەوە بە چوارم وت بە هەماشەوە بە پێنجم وت بە هەماشەوە وتم ئەی مامۆستا تۆ چی دوت وتی وەڵام منیش پێم وتن ئەو پیاوە ڕیش سپی ئەناسم ئەوە خادمی مزگەوتێکی پێغەمبەرەکەی ئێمەیە لە مزگەوتی دارۆغا لەوێ خادمە ئەوم پیاوە ئەی ناسمە ڕیش سپیە ئەگەر مەسیحەکەی ئێوە خادمی مزگەوتەکەی پێغەمبەرەکەی من بێت من ئەبێ ببم بە مەسیحی ئەڵێ وەکو ئاوێکی سارد بکەی بە سەریانە هەمووی قوفڵ بوو هیچ قسەیەکیان پێ نەما وتیان خوا حافیز مامۆستاگە ئێمە هیچ دەرفەتمان نەماس خۆشحاڵ بین کە ئامادەبووی لەگەڵمانە سوودمان لەو ئەزمون و لەو ژیانی ئەو وەرگر هەرچەنە ناتوانین حەقی تەواوی بینێ زۆر سپاس بۆی کە لەگەڵمانە بووی بەڕێز عادل شاسواری کۆکەرەی بەرهەمەکانی مامۆستا شەماڵ موفتی وەڵازان و خۆشەویستان بابەتێکی دیکەمان هەیە کە ڤیدیۆکە پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین وەک خوشکانی کەرکووک دەستگای نووری حکمە ئامانجمان لەم کردنەوەی پێشانگایە ئەوە بوو کە زیاتر کۆمەلگاکەمان دڵخۆش بکەین و قوتابیانی دەستگاکەمان دڵخۆش بکەین ئێمە وەکو ئەوەی کە بەشداریمان کردووە لەگەڵ خوشکانی دەستگای لەقەکانی دیکەیە بە شێوازێکی جیاواز و خواردنی جۆرا و جۆر وەکو خواردنی کوردەواری و شتی سروشتی و هەندێک ئەشیای دەستی و بۆ شێوازە ئامادەمان کردووە کە هاتوونێ لێرانە بۆی هەم سوودێک بۆ کۆمەلگاکەمان بگەێنین و هەمش ئامانجمان لەکردنەوەکەی ئەوەیە کە ئەوانی بەرامبەرمان دڵخۆش بکەین.
کە من ئەمڕۆ لەم پێشەنگایە کە شتێکی کوردەواری و شتی کوردەواریمانێنەوە بەشداریم کردووە ئێمە بەشداریمان کردو بە چەند شتێک لەوانە کاری دەستی چنینمان کردووە کە لە ئێستا بەڕاستی چنینی کوردەواری شتی کوردەواری زۆر کەم بۆتەوە ئێمە زیاتر فێری شتی بیانی بووینە شتی بیانی ئەکڕین بەڵام دوورین لە شتی کوردەواری خۆمان کە شتی کوردەواری خۆمان شتی جوانی تایە شتی بەنرخ و باشی تایە ئێستا ئەگەر بێت سەیری ئەمانە بکەین ئەبینین چەنەها شتی جوانی مناڵی تایە شتی سەرشانی ئافرەتی تایە کوردەواریەکانمان جاران هەمووی سەرجل کوردیەکە کۆڵوانێکی لەسەر بوو بۆ مناڵەکە بە زۆری بە شتی شاڵ و شتی سوف دەسەکرا بەڵام ئێستا حاڵی ئێمە نەخێر هاتوونە زیاتر شتی دەرەوەکڕین شتی بیانیەکڕین من ئێستا بەشداریم کردو بە شتی چنین و شتی کوردەواری حەزم کرا ئەم شتە بسەلمێنین کە ئێمەی کوردیش ئەتوانین شت بکەین و ئەتوانین پشت بە خۆمان ببەستین تەنها پشت بە شتی دەرەوە نەبەستین و شتی دەرەوە بەکار نێنین بۆیە من ئیمڕۆ بەشداریم کردو بە دروستکردنی شت چنین ئاشی قەدیمە گەنمە کوتا و سڵق و نۆک و تورشی قەدیم خۆمان ئێستا بەشداریم کردووە لەم هینەیە لەم بەرنامەیە زۆر دڵخۆشم لەگەڵ خوشک و براکان لەگەڵ کوڕەکانم کچەکانم قڕۆ بووینە بە قوربانە وەڵڵاهی بەحزان کەسێ نایخوا بەڵێ بە قەدیمەکان ئێستاش حەزیان نییە ئەگە بۆیان حازر بکەی خۆن بەڵێ حەزیان لێیە بە ترسەوە زۆر غەریبە بۆ ڕۆژی سەرماش زۆر خۆشە بە بەرهەمی خۆماڵی بەشداریمان کردو بوون نە بادەم گوێز ڕەشکە کە بە ئامێرێک ئەکین بەڕۆن و بە دڵنیایەوە چەندەها سوودی زۆری هەیە یاخود ئێمە هەنگوینی سروشتیمانەیە کە لە شاخەکان یاریمی کوردستانەوە بە دڵنیا بۆمان دێت جاهی شاخ بێ هی ناودار بێ واروەها ڕۆژکە و ئام شتانە و هەروە ئەوانی کە زیاتر کە بەشداریان کردووە ئەوانن کە بوونە بەهرەیەکیان هەیە لە جا لە کابانی بێت لە دەسڕنگینی بێت لە هەر شتێکی کە بێ بە خواردن بەشداری کردووە و هەشە بە وێنە و شتی دەست کرد و تەنانەت بوون و کتێبیش بەشداریان کردووە کە ئەمە سوودێکە بۆ کەسانی کە سەردانیەکەن بە دڵنیاییەوە و هاندانێکە بۆ ئەوانی کە بوونە بەهرەیەکیانێ لێرە و بتوانن چۆن بڵێ هاندانێک بێ بۆیان پەرە بە بەهرەکەیان دەن بووی هەر ئاهەنگێک بوو شێوازە چۆن بڵێ ڕێک خرا ئەوانیش بەشداری بکەن و تێیدا بەهرەکانی خۆیان پیشاندن و سوود بە دەوروبەر و ئەو کەسانە بگەن کە سەردانیانەکەن. بەژاریم کردووە لەم پێشانگایە لە پێشانگای نۆڕ حیکمە بەژاریمان کردووە کە چەندی کاری دەستی و دەرمانی گیایی و خواردنی زۆریان هێنا بوو و خۆشم بەکاری دەستی بەژاریم تێدا کرد بەڕاستی پێشانگایەکی جوان بوو هەوڵە دەین جاری دیکە بەژاری تیا بکەینەوە بەردەوام بینێ بەڕاستی فرانکردنی ئەم زۆر پێشانگانە گرینگە بۆ هاندانی خەڵکی بۆ هاتن بۆم زۆرە سنتەرانە وەرە بەژاریکردنیان هەروایسە لە کاتی پشووە هەر وەک جۆگۆڕینێک بخۆیان باشترە بێن بۆ ئێرەیان وەک هاندانێک بۆی بێن بۆ دەورێکی قورئانی هەم فێربوون لەو بوارەدا و هەم تێکەڵبوونێکی کۆمەڵایەتی ڕوودەدا لەناوێ. خۆشەویستان بە هاوکاری هەموو هاوکارانمان بەرنامەی ڕووی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین ئاسوودە و تەندروست و سەلامەت بن و ڕۆژێکی خۆشتان هەبێ هەر شاد بن خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.